بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. لدرساني بيشوا ابن حزم بوي باس كردين ئەو شتانەی کە ئینسان تووشی عوجب ئەکا کۆمەڵی هۆکارە. وتمان هۆکارێکیان بریتە لەوەی کە خۆی زۆر پێ عاقڵە، خۆی زۆر پێ عالمە، چیتر بە نەسەبی خۆی، بە ڕیاسەت و جاهی خۆی، ئەمان هەمووی ئەبنەوە سایجارە بە ئەولادی خۆی، هەمووی بە تەمای عوجب. ئەمڕۆ باسی شتێکی سیرمان بۆ ئەکا ابن حزم رحمة خواه لبي أفرمي: فأقل مراتب العجب أن تراه يتوقر عن الضحك في مواضع الضحك، وعن خفة الحركات، وعن الكلام إلا فيما لا بد منه من أمور دنياه. أفرمي جورك لعجب هي زور غريبة، كسك خويا يقريته بيناكني باشا إنجا أو شويني كشويني أو حركاتي زور هواش أتشي بريوه، أو شويني كلام وقصبه قسەیەک ناکە ئللا پەیوەستە بە خۆیەوە. ئەفەرمێ دێ باشە مە عیبی چییە؟ ئەڵێ ئەم عیبە لەم کەسە ئەبەم شێوازەیە، ئەوە نییە لەبەر خاتی خوا مەسەلەن ئەم کارانە جێبەجێ بکە، تەنها لەبەرەوەی خەڵکەکەی پێ لەو مستەوایان نییە. ئەم حاڵەتە لە طالیبی عیلما زۆر دروسە. جاری وایە ئەچێتە مەجلیسێکەوە، مەجلیسێکە هەندێ دۆست و برادەرەوەی تیا سوحبەتەکەن وانە ئەم دەموچاوی خۆی بەیە کات سوحبەت ناکە، پێ ناکەنێ، ئەوە ناکە. وەختی خۆی فەقێمان هەبوو میوانمان هەوە دەریە کرد دوای عیشایان، ئەیوو کاکەوە وەختی خەوە ئێستا باشە. حاڵەتێکی بۆ دروستە بێ خۆی زۆر پێ مهمە بێ باشە. ئەم حاڵەتە لە ئەسڵا خراب نییە. ابن حزم ئەفەرمێ لە ئەسڵا ئینسان خۆی بگرێتەوە لە هەندێک مەسەلەن سوحبەت و هەندێک لەوانە خۆی خراب نییە، بەڵام هەر شتە لە شوێنی خۆی. بیرکەنەوە لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم، ڕوایەتانەی کە واریدە لە حیات الصحابە کان دەهلەوی و غیری ئەویش، پێغەمبەر صلی الله عليه وسلم دانیشتۆ ئەصحاب بە شووتی شەڕەشووتیەکەن، پێکڵێک شووتیەدەن لە یەکتر. پێغەمبەریانی صلی الله عليه وسلم سەیریانەکە و هەندێک جاریش پێ ئەکەن. بۆیە موقع تا موقع فەرقی هەیە. بۆی ئیمامی ئەحمەد لە باسی مروءەتی ئینسانە ئەفەرمێ ئینسان ئەگەر لە سەفەرە لەگەڵ دۆستەکانیا بوو سەقیل بوو طەبیعەتی لە سەفەرەکە و ئیزعاجی کردن، ئەفەرمێەوە لە مروءەتی پێ ئەشکی، کە وتمانە بەشێک لە عەدالەتەوە ئینسان مروءەتی نەشکی. بۆی ئەفەرمێ ئەم بابەتە خۆی لە ئەسڵا خراب نییە، بەڵام نیەتی ئەم کەسە لێرە ئەیگۆڕێت، تەحقیری خەڵکەکە ئەکە. ئەوان بەو مستەوایە نازانێت، خۆی زۆر بەرزتر ئەزانێت لەوەی کە سوحبەت لەگەڵ ئەوانە بکە. بۆیە حتا فەرمێ تەفەکوهی ئینسان وەختی خۆی ئێمە لە فەقێتیا کە دەرسمان ئەخوێن، مەسەلەن بەشێکمان تەواو ئەکرد، ماوەساکان کتێبەکان لە ئەبرێن بە فاکیهەکەش باسکەین، فاکیهەی مەجلیس، سوحبەت هەیە، قسەی و چیرۆکی خۆشیان بۆ ئیگەڕێنەوە ناو لە نابوو بەرووبوو میوەی ناو مەجلیس، کە ئەبێ قسەیەکی خۆشی تیا بێ، سوحبەتێکیش تیا بێ. بۆ ابن حزم ئەفەرمێ ئەمە کێشەی تیا نییە، کێشەکە لەمایە کە خەڵک بە کەم بزانی، خۆت پێ گەورەتر بێ، إعجاب بنفسي خوت. أفرمي وإنما الأعمال بالنيات، وأعمال كان نية كان تأثير أكلم بابته. أفرمي أم جورك سانا أجر هاتو الزور تربيان رشته بيشوا، وهاي ليه يتربى أشكرا لزمان وما مليانا سوكي بخلق دركه، لا أصلا دركه، ها دواي درك، دواي ورد لا أفعاله أقواله أنا درك. أفرمي أجل لمش تجاوزي كرت أم حدوده ئەگاتە حەدێکی ئەوە کە زیادە ڕەوی ئەکا بە زمان، قسە بەرامبەر ڕەفیق و دۆستەکانی ئەکا، بەدەست زوڵمیان لێ ئەکا، هەندێجار تەحەکومەکا بەسەریانە، هەندێجار تووشی توغیانە بێ کەسەکە، وای لێ خەڵک بانکە بۆی ئیطاعی ئەم بکەن. والخضوع لها إن أمكنه ذلك، وها ئەکا لە خەڵکە خضوع بکەن و ملکەت بکەن بۆ ئەم. هەمومان بینیومانە طبعاً فکری تەسەووف فکرێکی زۆر جوانە. هەموو جارێک لە خەڵکی سۆفی قسەیکیان پێ ئەڵێم ڕەحمەتی خواتان بێ، ئەوە لە مێژوو وەرنە دەرەوە، وەرن لەم واقعی ئەمڕۆمانە
باسی ئەوم بۆ مەکەم مەسەڵەن فڵانە کەس ئاوا بوو ئەڵێم ئێستا نەفرێکم بۆ بێنە وەکو فڵان کەس وەکو شێخی گەیلانی عالەم هەموو شوێنێک وەکو سەری و سەقەتی عالەم شوێن وەکو جونەیدی بەغدادی حتا بەیانێ باسی جونەیدی بەغدادی کەن هیچ لە فائیدە ناک ئەگەر بێت و لە واقعی خۆمانە دەستمان نەکەوتبێ. لە پشتی ئەمە تەسەوورکەن ئێوە هەندێک متەسەویف ئەبینن تەبەنەوە نییە سۆفی پێڵێ متەسەویف وەکو غەزالی باسییانەکە ئەوانە خۆیان هەڵواسیەوە بە تەسەوفەوە سیرەکەی جاری وایە شێخێک ئەبینی مریدەکانی عەزیەتەدا باشە بە قسە بە کردەوە لوتی بەرز ئەوە هۆکارەکەی چی هۆکارکە ئەو عوجبەیە لە ناخیە وردە دەرەکەوێت چەندێک دەسەڵاتی هەبێەوە دەرەکەوێت خۆ ئەو کەسە ئەگەر سوڵتان وەرگێ سوڵتەی موسڵمانی بدەیتێ زوڵمێکی زۆر گەورە لەسەر زەویەکە چکە پێی وایە لە طەبەقەی عولیایە خۆی ئەفەرمێ ئەگەر حتا ئەمە دەسی نەکەوت ئەم حاڵەتە وای لێ خۆی باسی خۆیەکە خۆی مەدحی خۆیەکە لەناو مەجالیس و شتە دائیمە باسی خۆیەکە ئەفەرمێ هەندێکیشیان لەوە تەجاوزەکە ذەمی خەڵک یعنی قۆناغێک یەتە پێشەوە مەدحی خۆیەکە قۆناغێ ذەمی خەڵکە هەموو ذەمێکیش لە پشتەوە جۆرێک لە مەدحی ئینسان خۆی تایە ئەو غەزالی زۆر بە وردی ئەو مۆزوعانەی باس کردووە ئەفەرمێ ئەو ئەقوال و غەیبەت و شتانەی کە لە زمانمان دەرەچێت لە پشتیانەوە شتەیە بێ ئەگەر لێبێ ئەڵێ جارێوە هەیە غەیبەت لە پشتیەوە بوهتان هەیە لە پشتیەوە ذەم هەیە لە پشتیەوە تەحقیری خەڵک هەیە ئەبێ زۆر بە وشیارانە ئینسان مامەڵە لەگەڵ وشەکانیە بکە جاری وا هەیە کە ذەمی کەسێک ئەکەیت ئەتێ بیشکێنی لە پشتی ئەم ذەمی کەسە مەبەستە کە مەدحی خۆت ئەتێ یعنی بۆیە دائیمە کەسە بچووکەکان کە پەلاماری کەسە گەورەکان ئەدەن تەنهایانەوە خۆیان دەرخەن مەدحی ئەبینن مەسەڵەن جاری وایە لەو تۆڕی کۆمەڵایەتی لەو ئەنتەرنێت و تۆڕە جاڵجاڵۆکەیە سێرەکەی مناڵێکە بینی پەلاماری ئیمام ئەبوو حەنیفە ئەدا یەکسەر بەوە ئەزانی ئەو کەسە دۆڕاوەکەیە ئەیەوێت مەسەلەن بە ذەمی ئەم پیاوە گەورانە خۆی دروستکە بێنێتە پێش ئێستش ئەو پیاوە کە وەفاتی کرد و مردووە ڕۆشت خەڵک بە لێدانی خۆی بەرزەکات ئەجا بزانین ئەو حەنیفە چەند بەرزە لە ئاستەکەی و مستەواکە بۆیە ڕەحمەتی خوا لە ئیبن حەزم بێ ئەفەرمێ بێ زۆر ئاگاد لەم خاڵە بێ چکە ئەمە لە ناختا دروست بوو وردە ئەچی بۆ ئەو قۆناغەی تر ئیتر قەت لەناو سەیری ئەو دەسە جەمعەکە تیانای کاتەکە کاتی چییە لەگەڵ براکان تا ڕێکەوە یان مەچۆرە ئەو مەجالیسانەیە کە ڕۆشتی لەگەڵ طەبیعەتی مەجلیسەکە بڕۆ ئەچیتە مەجلیسێکەوە باسی سیاسەتە کرێت تۆش تۆزێکی لێ باس کرد بەڵام محاولەکە بیان هێنەرەوە بۆ وەزعەکەی خۆت ڕاستەوخۆ مەسەلە سەرکۆنەیان مەکە کۆ دەکا کە بەسە باسی سیاست مەکەن وەرە نە بەخۆشیان نازانن ئەیانیتەوە سەر مۆزوعێکی لە سیاسەتەوە بۆ دین یان سەیرەکەی ذەمی کەسێک ئەکەن کورە دەڕاستەکەن لەو مەسەلە دەتۆ وازی لەبێن وەڵای ئەم سیفەتە باشانەشی هەیە تەک ڕیزێکەڵ وەڵام دەستکەم باشوتنی خراپەکەیان لەبیر ئەچێتەوە چکە مەجالیس لە کوردستانە بەتایبەتی ساحێبی نییە هەر کەسێ بێ بە ئاڕاستەیەکیا بایبە ئەینجا سیرکەن لەمەش زیاتر خراپتر هەیە مەرتەبەیەکی خراپتر ئیبن حەزم ئەڵێ کورە سەرم سوڕ ماوە ئەڵێ هەندێک کەسم بینیوە هیچ سیفەتێکیان تیان نییە بە کەڵکیەوە بێ عوجبیت پێ بکەن هیچ سفرن ئەڵێ کەچی عوجبیان هەر هیچی نە نەسەبی هەیە نە عیلمی هەیە نە عەقلی هەیە نە جاهی هەیە نە هیچ سفر کەچی لوتی زۆر بەرزە عوجبی هەیە ئەڵێ عەجیب ئەڵێ هەر معنای نییە معنا ئەڵێ وەقەد یەکون العجب لغەیری معنى حج معنای لەم کەسانیە کەچی عوجبی هەیە ولغير فضيلة في المعجم حار يقدان فضيلتي شينية وهذا من عجيب ما يقع في هذا الباب الله ماشي زرسي لما سي عجبته شي انسان دي حد شينية باشا كاتشيتو شي عجبو لوتي برزبو الله اما عامتي خلق بي الين شي تمنزل يعني خوي خصوة منزلي او انا قلنا خوي لمنزلي عالم اني خوي خصوة منزلي عالم عابدني خوي خصوة منزلي عابد مجاهدني خوي خصوصا منزلي مجاهد شي تاكوتاي تمنزلي كذو وكثيرا ما تراه في النساء الله أمل جنانا زور بيني أفرمي هر بياكيش عقلي لعقلي وأنا نزيق بهروها أفرمي وهو عجب من ليس فيه خصلة أصل عجب كسر يكشاك وخصلة فضيلين نية لا علم ولا شجاعة ولا علو حال ولا نسب رفيع ولا مال يطغيه كل مالي شيني قربس حتشيني بس خوي بو خوي پێی وایە خۆی شتێکی زۆر مهمە
وجورك نخوشي نفسي، وهو مع ذلك يعلم أنه صفر من كل ذلك. خوشي أزاني الصفرة هيتشينية، لأن هذه أمور لا يغلط فيها من لا يقذف بالحجارة. الله هيج كسي غلط ناكله كماليني أزاني ماليني جاهيني أزاني نيتي مگر كسي بردباران كرشيتي كي وهابه إنجا أوكات النازاني مالي هي أنا الله مگر أنا همو كذا ما أزاني أو يكتوز حظ يكتوز عقل ذهني هبي ما أزاني إنجا أفرمهن دجار توهم دروس بي أو كسي ضعيف العقل بيوايا قشوت بقورتين بلا عقل كمن له حظ من علم جاري توز علمي هي فظن أنه عالم كامل باشا تلخوي بإمام أبو حنيفة وإمام الشافعي ناقورت باشا أيضا اعتراض لإمام البخاري أقرأ باشا سيره بابتي بتأتي علم أما زور عجيبة يعني هر أولني مثلا هنقاوي علمي نابه هشتا لم بني بنويا فلا ماري قتيس بيشوا تو كزني لو أستي أوابه يان خلق لمستواني لعقلي أمتيا بقن يان كسيكي ومن هيا أقول أصلا نسبي حر ديارني باشا هرنين وجود ياني كشي وأزاني كوري فرعون ذي الأوتاد باشا واباسي باوشيكا وزي فرعون ذي الأوتاد ابن حزم أفر طبعا ذي وتد يعني شي وتد ميخ ونية بوب فرعون الله فرعون ذي الأوتاد عادي وتد شي ميخنية شي لمصر داكو تراوه هرمكان باشا هرمكان وكو ميخوان باشا كاتي اللي رباسي أوتادك أوتاد ما بس إلا شي لهرمكان يعني صاحبي خوي بفرعوني صاحبي هرمكان ناقورته واباسي النسبي خويك لولود برجع الله كل لو عجائب تر إعجابك الله توزي فروسيتي وآزاتي أجر توسقالي هبه الله هالنيشتي أجر هيبه على بيوا إمام علي بعرزة باشا فهو يقدر وخوي تقدير أنه يهزم عليا رضي الله تعالى عنه والله إمام علي بعرزة ويأسر الزبير زبير يكون عوام باشا أو شيرو بالوانا على هالأسيريك ما يقرم ويقتل خالدا خالد يكون وليد باشا الله يكوشم باشا توانا كم وانا بقوة طبعا ابن حزم رحمة خوي لبين أمسيناوي هنا وأزان لنا وأصحابه زور أواني بفروسية ناسراون لزوران بازية كي ناسراو بأوا إمام علي يعني لزوران بازي لسرعتي حركة أبوي الله أسير أكا الزبير يكون عوام باشا لخفته لسرعتي حركة أو باشا لا مصارعة أو كشتني برامبركانا وظالمون بسرنا كخالد الله أم بيوا لو أنا زور متفوق ترى باشا هر أول دش سواري جودرجة وتيرة تايو شوارجا كوتو باشا الله أجر توز جاهي شي هبه الله فهو لا يرى الإسكندر على حال الله أجر يكتوز جاهي هبه بحال كمك أم جورانا الله إسكندري مقدوني حرب حج نازل الله هر هجني مستويني باشا هو اللي أقول إن جاء الله أجر تواني هبو توز كسابتك توزي يتوفر بيدي مويل يكتوز مال مويل تصغيري مال توز قال باري يكدو دولار كوتا دسي هر أولا يفضل عن قوته لخوي توزي زياتر بها توزي كوتا جرفاني مايوا على كاكا قرني الشمس باشا شون ذي القرنين مابلين هندي الروايات هي على بويا بيوتي ذي القرنين شونك قرني الشمس لكيو خور هالدي ولكيو آبي دا صلاة يقر وسهر دو السرا ألين زوي تنها بوتشان كسي يقلاب وتو يكي لو أنا سليمان عليه السلام يكي لو ذي القرنين دون لشاكا كان يتر أكسندري مقدوسي ونأزان ما واحد يكتر لو أنا ألين سر زويان بو يقلاب وتو بنو بخط النصر أو ألين شواركز والحال دواني شاك ودواني خراب سرزوي كنترول كردو على أميج أجر حار توسقالك مال لجرفان يابي على من ذو القرنين باشا نجا ذو القرنين بيبسوكا باشا بيواي سرزويها مهمة طبيعي أو على حر أما زور عجائبة كرة على نك أما يتوزيك هبه كرة من بيني وما يك توز يك حظي لعلم نبو أصلا باشا
هەر عجيبة ولا نسب الحرب نسبي ديار نبوه نمالي هبوه نجاهي هبوه نبياوكي برز أهل النجدد بوه بل تراه في كفالة غيره الله بيني ما خلق بخيوان كردوه لقل أوشا مستضعفا بين الناس لكل من له أدنى طاقات كتوزب توانا بظالبه بسر أما وهو يعلم أنه خال من كل ذلك أو أن نابين بيواء زور مسيطر وأنه لا حظ له في شيء منه ثم هو مع ذلك في حالة المزهو التياه سرگردان بو ظلم لبران بركانك أصلا خوي بيواء كدصلاتي بسر همو أنا يوحد شي بدسو أن يوحد شي نية على لما أنا زور برسيارم كردو كورا زور بنرمي بو خاتي خواه بو أونا لوتان برزه بو نفسان أوها بو خلق بكم سيرة كان على تنها أم قسيم لي بسوتي أنا حر من آزادم كاك لست عبد أحد من عبد كزنيم إيه باش خو عالمش عبد كزنية خلقك كم عبد زورنا آزادة كورا خو لما سلي أقر عبديته أمانة بحربيته أمانة أحرار وكتو زور زورة بوشي أوا زيادة ربيئك على حي جوابك تين ندامته تمام من آزاد مو على تشوم هاتوم تفتيشي حالي أمانة مكردو زين بوتوشي أم نخوشي هاتون آخر من دردك زور كشنده يعني أما وكوا بلي اللي بعقل تر عشان حتى بدأ سوانيو بيواي حموشتي كيشي وخاوني مشتي شو وقت خوي لك كل دواري خوان بيانو لا أبالي يعني لا أبالية عشان خوي بي حموشتي ويوشي بحيشتك نأدا حتى نأكل بردين أخس سربرد أفرم زور بحثم كر بدوانا بزان ما هو كاري شبو أو توشي من نخوشي هاتون بحالي نفسي أنا قرام بنيتكاني أنا بقسكاني أنا ديقتم أداء سيرم كر أمانا نعقلك زيادين هي نرأيك هي يعني هشتي كانية بلام لفكري خويانا بيان أو هاي كأجر أمانا مجاليان بو برخصايا عقل ترين كسي سرزوي أبو أجر مجاليان بو برخصايا باشا لهمو كس دولة من تر أبون مجاليان بو برخصايا إمام علي والزبير وخالد أبون مجاليان بو برخصايا أو أنا همو سرزويان داجير أكردو ذو القرنين أبون على خويان لنفسي خويانا أم تقديراتيان كردوها وبيان وايك أمان زمن وزمينة دواي خصون ظلمي ليه كردون أقلنا خويان لآستيكي زور برزان إثر أو بمجالي أو نبو توافيري علمك وبني عمل قورة كان هبه بويا استتحقيري خلقه كان بابي أما هشتي كان أماش جوريكي زور كشنده لبابي عجبة لا وأخيري باسكاني عجبة وابن حزم باسي كدو رحمتي خوالي بويا برا أميك عرسانا كان موضوعي كي قرنجة أما أبي زود دراسي نفس وناخي خومانك والله إلا هندي الصفات ما أنا إما وكو أم جماعتي أخير أوها هي سفري كاسي خومان زور بيك قوري عجبكي زور قوري ما لخومانا دروس كردو بيمان وايشتكي زور قوري إنسان أو قائدة قورانا جيانا نخوين تو چند قورة بون چونك من زماني جنجي تصور كان زماني جنجي أما دبروي حركاتي جهادي هبو مثلا خلقي مسلمان جورك لزبرو زنقو هيني خوي أبينيوا زي حسابه كزنا كرا لسرزيو يعني بيشيك بيوتا كاكا أمريكا أو هذا أمريكا شيء تياري هي جو تياري شيء بركاكا توبو الدبابة هي ودرون هي وانجا ولا شيء أم طغيانا لآستي فردة لآستي جمع مسلمان زور خطر زمنك عالمي إسلامي توشي أم طغيانا بو أما مشك استمع مثلا زمنك توشي أم طغيانا وتوشي أم عجبة بوين بيمان وابوا هيج كس هيج نيا خوما النبي بو آخر زمينه ما بوانا رخصة أدفر مؤو زمينه بو رخصة دبزانة شيك برواكي أم جوريك أو حب حالي وهاي بيوايا زميني بو برخصة شتي زور قولك زميني بو برخصة تمالتري ناوكم القادرس هيج نيا حار بسر خلق وأجي جماعتك ل يمن ومثلا كوتنا الريبر وحج شيئا بينو إيه كوركا كشتبرنا يعني نحن المتوكلون بخواه إمام عمر فرمي أو أنا متواكل بسر خلق وأجي هشنين توكل أولنية معناك بوي أنبا بتجورك لأن خوشي نفسي حالتك أساي بلاد
من ئەم حاڵەتە زۆر دێتە لام هەندێک جار کەسێک دێت سیرەکەم خۆی لێ بۆ تەشتێکی زۆر عجایب پێی وایە خەڵک قەدری نەزان خەڵک لە مستەوای ئەوانین قەدری ئەم تێبگەن ئەجا وەرە ئەمە حاڵیکە ئەڵێ من بۆچی خەڵک گرنگی بە من نادا ئاخر تۆ چی تا خەڵک گرنگی پێ بدە تۆ هەیە دایک و باوکێکی فەقیر گرنگی پێ بدە ئێمە ئەم خاڵە سبحان الله لە عامەتی مسلمانانە جاری وایە بە گشتیش دروسە بێ بە خاصیش دروسە بێ والله جاری وایە ئینسان يعني لە مەلایەتی ئەم حاڵەتی بۆ دروسە بێ سوڵتەیەکت خوددا ئەداتێ لەو سوڵتەی ئەمەد بۆ دروسە بێ پێت وایە لە ناخی خۆتا تۆ ئەفضەڵترینی وەزام جارە عەرزم کردن کۆمەڵی مامۆستای ئاینی کۆبووبوونەوە لە شوێنێک زوو زەمانی پارتی و مارتیوانە یەکیان وتوی من ئەزکەن ناسم کە گەورەیان بوو دانیشە ساوتی تۆ ئەسکەناسی ئەسکەناس پارەی ئێرانە ئەسکەناسی چیت باشە خۆی بۆ خۆی پێیوا بوو ئەسکەناس تۆ ئەسکەناسی چی و تۆ ئەسکەناسی بەل لەبەر پارە گەورە بووی چیتەوە شوێنە تەسەور کە حاڵەتێکە لە ئینسانە دروسە بێ پێی وایە لە براکانی گەورەترەوەنە جا ئێستش هەر بەعام ئەگەر دیقەتەندا بێ خۆ ئێستا ئەوە مەسەڵەن هەر لە کورسانە چایە بکەنەوە ئەحزابمان هەیە ڕێکخراومان هەیە ئەو ئەنواع و ئەشکال ئیشمان هەیە خەڵکی موسڵمان ئیشەکە ڕێکخراوی وا هەیە ئەو نەفەری لە بەردەرگایە لەگەڵ ئەو سەری نەفەری سەری سەرەوە هەر یەک کەسە یەتە ئێرە ئەشێتە ئەوێ زانی خۆمە تەواضع نییە ئەمە محاولەکردنی ئەم کەسەیە بۆچی عجبی خۆیەتی پێی وایە ئەم ڕێکخراوە یعنی ئەم ئەگەر نەمێنێ ئیسلام چەند زەرەرەکە باشە پێی وایە ئەوە لەبەرەوە مەجالی هیچ کەسێکتر نادا سەعودکە لەناو ڕێکخراوەکە بەس خۆ لە حیزبیشە ئەو هەیە ئەزای نەفەری وا هەیە ئەڵێ بەس خۆم جا من نەمێنم تخوا ئەو حیزبە بۆیش ئەحزابی ئیسلامی دایمە شەخسی یەکەمیان بکەوێ ئەکەونتەوە سەیری حەماسکەن چەند جوانە یەکەم دووەم جیلی یەکەم دووەم سێهەمیش کەوت نەکەوت هۆکارەکەی چییە؟ چکە بەو شێوازە بنیاد نەنراوە بەم عوجبە بنیاد نەنراوە خەڵکەکان بۆ مرۆڤ ڕانەکێشراون خەڵکەکان بۆ بەرنامە ڕاکێشراون ئەمە یەکێکە لە گرفتە زۆر ئاڵۆزەکانمان وەختی خۆی خەڵکی وێنە بۆیانە گێڕامەوە یان و حەمەڕەشیخانی بانە هەبووە بیستوتانە لە گۆرانی وشتەح وەک حەمەڕەش چی؟ حەمەتاڵی بانە نە حەمەڕەشیخان نە ئەوە هین بووە و دەسەڵاتدارەوە نە حەمەتاڵی بانەوە نییە ئەڵێ حەمەتاڵی بانەیە کۆمەڵی لەگەڵا بوون چەکدار و ئەوانە طبعا وشەی چەتە ناوێکی خراپ نییە هەسە لە مشکی ئێمە چەتە ینی دز لە ئەسڵا ناوێکی زۆر جوان بۆ شۆڕژگەر بەکار هاتوو نەشوە مستەفا لە کتێبی پێم وابێ پەنجەکان یەکتری ئەشکێنن لێ باسیەکە ئەسە ناوی پێشمەرگە و چەتە کامیان جوانترن ئەڵێ چەتە جوانترن بەڵام بڵێن چی لە کووردا تازە چەتە بڕا بەسەر کۆمەڵی دز و جەردە ئەوانە حەمەتاڵ و نازانم کێ ئەوان ئەڵێ حەمەتاڵ کۆمەڵێکی لەگەڵا بوون ئەڵێ هەموو سمێڵ قەوی ئەڵێ جاربار کە دائەنیشتن لە گوندی وێنە و حەمەتاڵ چیە نەفەرێکە هەر لەو ناوە ئەوانە هەر یەکێک لە ئێمە 50 حەمەتاڵە هێنێ ئەڵێ ئەو ڕۆژە حەمەتاڵ کوژە یەک دانیان نەمان وجودیان نەما چکەمووی لە پشتی ئەوە شەڕێنەکە کە ئەو نەمە هەموو ڕایان کرد لە کەس دانێکیش لێ نەما بۆیە شخصی یەکەم گرنگە قائید کە تەوەجوهی خەڵکەکە ها بەرەو کوێ بەڵام ئەگەر شتەکان هەمووی لەسەر قائید بنیادندا بەچوونی قائید نامێنێ سەری ئەو ئیسلامە عەزیمەکەن پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم ڕحمان بە قوربانی بێ باشە ئەم گەورە کەسەی کە وەرە مەلائیکە شەرمت لێکە زەوی فەخرکە بە تۆ ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەوا بێ بڕۆ ئێرە بەجێ بێڵێ ئایا موسڵمانان لە دوای ئەو ئیتر دەستەوسان دانیشتن و کۆتایی بە هەرچی شتە بێت نەخێر لە کاروانەکە بەردەوام بوون هەتا ئەمڕۆژ بەردەوامین خۆ ئەزانێت چەند جیلی تر بەدوامانە دێت و هەر بەردەوام هەمووی کارەکە ئەوە قودوەکەی لە پێشاوی خۆی دانەوە ئەڕوا کارێک بۆیە دائیمە ئەو کەسانی کە عوجبیان هەیە حەز ئەکەن لە دوای خۆشیان ئەو شوێنە کاولو بێ طبعا هەر کەس لە شوێنێکە ڕۆشت حەزی نەکرد ئەو شوێنە تەرەقیکە گەورەکە ئەو کەسە بچووک بۆ نمونە مەسەن لە دائیرەیەکە تۆ مدیری حەزی کرد تۆ ڕۆشتی هەمویان تووشی مشکلە بن کاول بن بەسەرێکە تۆ کەسێکی بچووکی یان ئەو کەسانەی کە دەسەڵاتداری وڵاتێکن حەزەکەن کە خۆیان ڕۆشتن وڵاتەکەی قات و قڕی دەست پێ بکە و مەشاکیل لەناو خەڵکە بۆی بڵێن ئەو پیاوێکی چاک بوو ئەو زاڵمە باش بوو دائیمەوە کەسە بچووکەکان ئەگە نا کەسە گەورەکان حەزەکەن کە ڕۆشتن هەر کەس بەدوانەیە لە خۆیان بەهێزتر بێ وی کاروانەکە تەواوکە کاروانەکە با بەڕێوە
ويا بابي عجب بابێکی زۆر خەتەرناکە هەندێک جار حاڵەتێک بۆ ئینسان دروسە بێ لە هیچی خۆڕایی حیچت نییە تووشی لوت بەرزیە بۆیە ئەبێ زۆر تەفتیشی ناخی خۆمان کەین زانین ئەم خەتەرانە لەکوێن ڕایانگرین و مەجای شێطان نەدەین کە زەفەرمان پێ بێنێ داوامە لە ذاتی پاکی پەروەردگار خۆی بۆ خاتی گەورەی خۆ لە نەخۆشیەکان و عجب ڕزگارمان کە یا ڕەبی خۆی لێت ئەپاڕێن و لێت ئەلاڵێنەوە بە کەڕەم و ڕەحمەتی خۆت ساغمان کەرەوە پاکمان کەرەوە یەکلامان کەرەوە بۆ خۆت یا رب العالمین لە هەرچی فتنە و فەسادە بمان پارێزە دوورمان خەرەوە لە هەموو خراپەیەک یا ئەکرەم الأكرمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين ويقول لقناه من الشيء أجبوري وخالي من قبول